گەرچی لە ساڵی 2017دا وەزارەتی ناوخۆ بڕیاریدا ئەو ئۆتۆمبیلانەی بێتابلۆنیان بێ سەرەتایی و ژمارە ئەوروپین و تۆمار نەکراون لە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ لە پارێزگاکانی هەرێم ژمارەی هەمیشەییان پێ بدرێت. بەڵام تا ئێستا کەمترین هاوڵاتی بەدەم ئەم بڕیارەوە چوون. دیار هەندێک لە هاوڵاتیان گلەی ئەوەکەنکەوە کرێکەی ژۆرەوە ڕسوماتی ژۆرە هەستەکەنکەوە هاوڵاتیان بە شێوەیەکی بەرفراوان بەبیر ئەو بڕیارە نەچوونە. حتمما ئەگەر ئۆتۆمبیل تابلۆ موحەد نەبێ یان تابلۆیەکی هەڕەمەچی یان تابلۆیەکی دەروی دەرەوەی یاسایی بەستە بێ ئەوە کێشە بۆ ئێمە دروستەکە لە وەرگرتنی ئیزراعات و لە لایەنی تریش کێشەمان بۆ دروستەکە. شتێکی باشە هەموو تابلۆکان موحەد بن و یەک تابلۆ هەبێ لە سەرتاسەری هەرێم بۆ هەموو ئۆتۆمبیلەکان. هاوڵاتیان بڕیاری پێدانی تابلۆ بە ئۆتۆمبیلی بێژمارە بە بڕیارێکی باش دەزانن، بەڵام ڕەچاونەکردنی بارودۆخی خراپی داراییان لەلایەن حکوومەتەوە و زیادکردنی باج و ڕسومات لەسەریان وای کردووە هاوڵاتیان ئەو باجە زۆرەی حکوومەتیان پێنەدرێ و بەدەم ئەم داوایی وەزارەتی ناوخۆوە نەچن. ئۆکاری بەدەم منچوونی ئەو بڕیارێکە حکوومەت دایتی سلۆ ساری تۆزوبا ڕقم بکرێ خەرکەکە بەخۆی پارەی نییە، حکوومەتیش داوای پارەشی زۆر دەکات لەو خەرکەی ئەوجا لەمە هەندێک خەرک نەچوو ئەو سارە ڕقمکە کابرا تۆزوبای هەیە بە 6 وەرەقەی دەکرێت بچی 30 وەرەقی بداتە ڕقمی معنە لۆی زۆر ڕادەوەستی حەوەکی خۆی باشترە بەس ئەگەر بڕیارەکە ئەوها بە پارەش کەمیانەگەر بە خەرچیش دەچوو. بەڵێ سەبارەت بۆ بڕیارێک کە درا لەسەر بەناوکردنی سیارەی بێژمارە دیارە ئەتا ئێستا هیچ ئەسەرێکی دیار نییە، نە حکوومەتی هەرێم نە بڵین زیاتر پەیوەندی بە وەزارەتی ناوخۆوە هەیە. تا ئێستا لە قەزای سۆران هیچ بنکەک دیاری نەکراوە کە خەڵک بچی بۆ ئەو سیارانێک کە ژمارەیان بکە. دیارە نرخەکەشی زۆرە، ئەو نرخی کە دایانناوە نازانم 30 وەرەقەی 35 تا ئێستا هیچ بەرچاوڕوونێکیان نەداوەتێ ئێمە بەڕاستی، بەس ئەگەر بەرچاوڕوونی هەبێت دیارە خەڵکیش قسەی دەبێت و لە سنووری قەزای سۆران نزیکەی 5,000 ئۆتۆمبیلی بێسەرەتا و ژمارەکاتی هەیە کە بەهۆی نەبوونی ئەوەلیاتەوە زۆرینەی یاساکانی هاتوچۆیان بەسەردا جێبەجێ ناکرێ. بڕیاری پێدانی ژمارەش بەم ئۆتۆمبیلانە چارەسەری ئەم گرفتە دەکات، بەڵام بەهۆی زۆری تێچووی مامەڵەکانیان و گرانی ئەو نرخەی حکوومەت بۆ پێدانی ژمارە دایناوە وای کردووە هاوڵاتیان بەدەم مامەڵەی ئۆتۆمبیلەکانیانەوە نەچن و بڕیارەکە بێهودە بمێنێتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پێام، قەزای سۆران.